جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرێ نووسم جەژنە پیرۆزە چاوجی ئاگێری هێزوجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوجی ئاگێری هێزوجانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرجی دوژمنانم لێڵ کەندووە شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرجی دوژمنانم لێڵ کەندووە پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئابێ سەرکەوێ پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئابێ سەرکەوێ مای شەنازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم مای شەنازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم ئازادیە نەکسەبوونیە ئەی منیژ وەک گەلان مافم بۆ نییە ڕۆژی ئازادیە نەکسەبوونیە ئەی منیژ وەک گەلان مافم بۆ نییە بۆچی داوە لەگەر پیلی کەس دەبم یا پلی شاوەیی ژێر هەرەس دەبم بۆچی داوە لەگەر پیلی کەس دەبم یا پلی شاوەیی ژێر هەرەس دەبم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم جەرگە سووتێ و بۆ کوڕوزی گەیە ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو گیان جەرگە سووتێ و بۆ کوڕوزی گەیە ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو گیان بێژومان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساو بێژومان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ تۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان مۆمیێڵگی چاون بۆ ئازادی کوردستان تۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان مۆمیێڵگی چاون بۆ ئازادی کوردستان جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بەچکی ئاگرێ نووسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرێ نووسم جەژنە پیرۆزە چاوجی ئاگێری هێزوجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوجی ئاگێری